سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر کێشەیەکی زۆری کاسبکاران لە نێو هەرێمی کوردستان کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ئابووری کوردستان و ئابووری تەواوی جیهان کێشەی تێکەوتووە. بەشێکی زۆر لە کاسبکاران وەکو ئێستا دەیبینن کە بەسەدان کاسبکارن لە نێو یەکێک لە مۆڵەکانی شاری هەولێر کە نمونەیەکە لە مۆڵەکان بەردەوام ئەو کێشەیە هەیە لە نێوان کرێچی و کاسبکاردا. ئەمان دەڵێن کێشەمان هەیە، بازارمان نەماوە، گرفتی زۆرمان هەیە، بەڵام لە هەمان کاتدا خاوەن مولک یاخود خاوەن مولکەکان هەماهەنگ نین، ئاگاداری دۆخی ئێمە نین. با بزانین کێشە و گرفتی ئەو کاسبکارانە کە داوایان لە ئێمە کردووە بە دوواداچوونیان بۆ بکەین، چەندە کێشە و گرفتەکانیان جددین. ئەرێ بەڕاست خاوەن مولکەکان کە لە پێشوشدا سەرۆکی حکوومەت داوای لێ کردوون هاوکاری کرێچەکان بکەن، چەندە بە پیلداوەکاریەکان هاتوون، بۆچی دەبێت خاوەن پرۆژەیەکی گەورە لە هەولێر هاوکاری کرێچەکانی خۆی نەکات؟ تۆ نوێنەری ئەو کاسبکارانی باشە. ئێوە چەندین جارە داوا دەکەن، دەڵێن دۆخمان خراپە، خاوەن پرۆژە بە هیچ شێوەیەک هاوکاری ئێمە ناکە، تەنانەت کار گەیشتۆتە ئەوەی کە کارە باش بکوژێنیتەوە لەسەر دوکانەکانی ئێوە. کێشەکە چییە بە جددیانی؟ ئێوە پابەند بوونە بە کرێدان؟ کاکەمەران ئەمە پابەند بووینە بە کرێیەکەی هەمومان هەریەکە کرێی خۆماندایە، تەنها خەدەماتمان نەدایە، خەدەماتەکە زۆرە. چەندە خەدەمات؟ هەر دوکانی 6 وەرەقەیە، 600 دلار. 600 دلارە. پیاو هەیە 3 دوکانی لێک دایتەوە 18 وەرەقەی دەدا. یعنی لەم بازارە؟ بەڵێ لێرە لەم ئێستا من لێرە 2 دوکانم لێک دایتەوە بەس خەدەمات 12 وەرەقەی دەدەم. بێ لە کرێ. کرێیەکە چەندە؟ کرێیەکەم 3 وەرەقەیە. 3 وەرەقەیە کرێیەکە بەو شێوەیە نیە، بەڵام خەدەماتەکە ماجێ چەند کرێ دەدەیت؟ ئەمن کۆی گشتی ئەمن 18 وەرەقە دەم 2 دوکان، هەر دوکانی 9 وەرەقە. پیاو هەیە 3 دوکانی لێک دایتەوە 27 وەرەقەی دەدا. باشە، بەڵام ئەو بازارێکی ئێمە باسیەوە دەکەین، ئێمە ینی پێمان خۆش نێ ناویست پرۆژەیەک بهێنین. یعنی زۆر جار من جێبیستی خاوەن مولکەکە دەم دەڵێ باشترین بازارە لە هەولێر بە بەراورد بە کرێی هەر پرۆژەیەشی دیکە کەمترین کرێ لەو پرۆژەیە وەردەگیرێت. کاک کامەران بە نسبەت مۆڵەکانی تر ئەو مۆڵە فرۆشرایە، من دوکانم کڕیە، پیاو هەیە دوکانی کڕێ بە 12 دەفتەری بە 13 دەفتەری، جا لە 3 دەفتەری دەستی پێکردێ هەتا 15 دەفتەری پارەیە درایتە صاحب مۆڵی. 12 دەفتەر دراوتە نه ئەو پێشترێک کە عرض بووە فرۆشتیتی بە 3 دەفتەرونی و هەتا دەگاتە 7 دەفتەری 8 دەفتەری 10 دەفتەری نازانم کە عرض بووە خەڵکی خڕ کردەوە کاکە ئەمە پرۆژە چێوا دەکەم هەمووی فرۆشتیە کە فرۆشتیتی بەو پارەی دروست کرێ. فەرق دەکات لەگەر مۆڵەکی تر کە کابرا بە خۆی دروستی کردیە بە کرێ دەدا، سبەینێکە لۆم دەرنینی دەسمە دەرێ ئەگەر کرێتی بوو. بەڵام من کڕیتم خۆ ناکرێ ئەمە 12 دەفتەر 13 دەفتەری بەجێ بێنم بچمە دەرێ کاکە لۆم دەرێ. کێشەیە چۆن ئەوە کێشە؟ باشە پێم بڵێ کاکە دۆخەکە بەس ئێوە نییە برە. بەڵێ یعنی ئابووری هەموو دنیا تۆ جێبیستیەوە دەبێت دەڵێ کاکە فلانە کۆمپانیا ئیفلاسی کرد، فلانە کۆمپانیا چوزانم مایە پوچ بوو. بۆ ئێوە ئێستا دەتانەوێت ساحب مولک بە شێوەیەک لە شێوەکان ینی لە تەواوی پارەکانی خۆش؟ کاک کامەران ئەمە یەک مشکلەمان هەیە، ئێستاوە 4 مانگە ئەو وەزعی ئەو کڕۆنەی لە گۆڕەیە سەر چاوان، ئەمە ڕازینە، ئەمە تەسحیەماندایە. ئێستاوە تەسحیەکە چییە؟ ئێستا بۆ نمونە ئەمن 2 دوکانم هەیە، 2 دوکانم لێرە هەیە، 4 مانگەس جاری وا هەیە بە هەفتە سفتاحم نەکردیا، یەک هەفتە سفتاحم نەکردیا 2 دوکان. ڕۆژێ ئەمە قسەیانیش نانا قسە نییە، ئەوە هەموو دوکاندارە. یەک هەفتە بڕوا دەکەی سفتاحم نەکردیا، 2 شاگردم هەیە، 2 دوکان مەسرف، هەر دوکانی 900 دلارم مەسرفە ڕۆژێ، ئەوە هەر دوکانی 2 دوکان ڕۆژێ 180 دلارم مەسرفە. ئەوە 4 مانگە لە بەرچی خۆم هەموو مانجێ پارەم هینایە لێرە دایکمانەوە. 4 مانگ ئەمن هەر دوکانی 22 وەرەقە 23 وەرەقە لێرە مەسرفمە. ئەوە ئەمن مانگە 2 3 4. ئێستا حالیان لە پاش ئەو وەزعەش هاتینەوە دوکانێک کارەبایان لەسەرمە کوژاندیتەوە. بوویتە کێشە ئێستا؟ بوویتە کێشە دەبی هەر ئەوانیش تەسحیەکی بدەن. ئێوەیان تەسحیە نەدراوە چ باشە. بەس کاکی برا ئەمەیان لە دوواداچوونم بۆ کردووە، بەشێک لە خاوەن مولکەکان بە پێل داواکاریەکەی سەرۆکی حکوومەت هاتوون لە کرێی خۆیان خۆش بوون. بەر لەوەی من قسە لەگەڵ ئێوە بکەم بە پێی زانیاری من ئەو خاوەن مولکە
خاوەن مۆڵە گوتی کاکە من لە 2 مانگی کۆرۆنا کرێم لە کرێچەکانم وەرنەگرتووە. کاکامەرە ئەوە پێشتر ئەمە زۆر محاولەما کردیە گەرومانی شک بوو لە گەریان هەتا مانگەک و 20 ڕۆژ لێمان خۆش بوو مانگەک و 20 ڕۆژ 2 مانگ نەبوو یان زۆر محاولەما لەگە کرد هەتا ئەوەندە لەمە خۆش بوو. تۆ چەند کرێ دەدەیت؟ ئەمە 9 وەرەقە بێزگە لە کرێسی ئەم کرێسیشم یعنی بە 2 جاری کرێت دەم ئەم 18 وەرەقەی بارەکەی تۆ زۆر قورس باشە کاکە ئێستا هەوو حالی حاضر بەرپرسان جێ بیستی ئێمە دەبێت. چیت دەوێت تۆ چیت دەوێت ئێستا بانەونە خاوەن مولک دەڵێ میسانەنا خاوەن مولک دەوێت دەرێ کاکە باسی چی دەکەن وەڵڵاهی دەبی گازی بکڕم والله ئەمنیش کرێم هەیە من ئەو مولکەیە نەمکڕیوە کرێت چیمە کرێتی چوزانم فلان کەسیمە ئەمنیش دەبی کرێ بدەم چه بکرێ بۆ نەشیش وستێ نەکەبە. کاکامەرە ئەمە لە 2011ەوە کرێی 9 وەرەقەی دەدەین یعنی بازاریش باش بوو هەر کرێ ئەو 9 وەرەقەی دەن ئێستا وەزع معقولە ئەمە داعش هات ها ئەو کرێت دەین قەیران هات ها ئەو کرێت دەن ئێستا وەزع زۆر خراپ بوو بە ئاخری دەرەجەی خراپ بووە هەدرێ 9 وەرەقەی 1 دینار خۆش نام ئاخشتیوان نییە یعنی ئەو هەموو عالەمە زەرەر کاتن ئەتو دانیش لەزی خۆ زەرەر نەکەی کەمینەوان نیە کەم ناکاتەوە. زۆربەی مۆڵەکان کرێ هاتە خوارێ کاکە خۆمە داوایەکی زۆرمان نییە کە من بە هەفتە سفتاحی نەکەم ئێدەبا ئەویش تەسعیەکی لۆ من بداتن کاکە بەس 2 کرێ وەرنەگرتووە ناڵێ کاکە 2 کرێ وەرنەگرتێن نییە 13 ڕۆژی 13 قەپات بووە مۆڵ قەپات بووە ئەتو جێ قەپات بووی خەدەمات کارەبات ئیش نەکا سکوریتی بەڕێکەوە ماڵێ پارێ چ لە مۆرگی باشە کاکە چیتان دەوێت ئێوە هەمووتان دەزانم تووڕەن قسەتان هەیە لە ناختان دەتانەوێت پێیانتان بگات بە سەرۆکی حکوومەت و بەرپرسان لە وڵاتە چیتان دەوێت کاکە بۆ نمونە چارەسەرەکەت بە چی دەبینێت؟ ئەمە چوینە محافەزەی علەسەس محافەزە جوابمان بداتەوە بە هەمومان ئەستا چوینە گوتی جوابتان دێنەوە محافەزە نەهات چمان دەوێت ئەمە کاتی خۆی کە دوکانمان دەکردەوە سعات دەی سبەینێ دوکانمان دەکردەوە هەتا 11 شەو و بازاری مۆڵیش هەمومان دەزانین هەموو دوکاندارەکان دەزانن کە بە شەوە بازارەکە بەڵام ئێستا هەتا سعات 8 دوکان دەکرێتەوە پاش سعات زەرەری چۆن زەرانی ئێوە پێشنیازی دەکرێت مۆڵەکان ینی پێشنیاز دەدەنە ژووری ئۆپراسیۆن لە هەولێر کاکە هەتا سعات 11 على الأقل کراوە هەلاقەن هەتا سعات 11 کراوەبی لەبەرەوەی بازاری مە بەشەوە ئەوانەی کە دێن شت لە مۆڵ دەکڕن پاش بە شەوان دێن شت دەکڕن بە ڕۆژ کەس نایەتن بازارەکە بە ژێری پێویست نییە و ینی لە خەدەماتیش دەبی چاپۆشش بکرێ دەبی ئەوە بکرێ لەبەرەوەی 3 سعات کەم کرایەوە. چیتان دەوێت تا ئێستا من هەدەڵم چیتان دەوێت کەسێکتان پێشنیازێکتان نییە ئێوە یەک دەقە یعنی ئێوە دەتانەوێت خاوەن مولک میسالەن کرێ دەدا پارەی گاز دەدا کرێکاری هەیە بە دەیان و بە نازانم چەند کرێکاریە معقولە ئەو هەموو دوکانە معقولە هیچ لێوە وەرنەگرێ برای من ناڵێن هیچمان لێ وەرنەگری با لێمان وەرگری بەڵام بە ژێرەی ئەو کاتێک کە پێشتر سعات 11 دەکراوە 3 سعات فەرقی کردیە جومعەکان پارێزگا ئێستا ناکرێن برای من 150 تەخفیزمان لۆ بکە ئەو فەنجەیە لە هەموو لایەک 150 تەخفیزات بکرێ هەتا ئەو زروفە نەخوازراوە تێدەپەڕی. کاکە بۆچی ئەو مۆڵە یعنی ئەو کێشەیەکی گەورەی کوردستانە لێ هەموو دنیاشە ئێوە زیاتر ناڕازین بۆ ئێوە بە زۆر ناڕازین؟ بەڕاستی کامە یەکەم جار کە دوکان ماکڕی لێرە گوتی کرێ 300 دلارە کرێ 300 دلار بەڵام ئێستا 300 نییە 300 دلارە بەڵام خەدەماتەکە گوتی 30 دلار هەتا 6 دلار ئێستا خەدەماتەکەی کردیتە 600 دلار لە 6 دلاری بۆتە 600 دلار چۆن وایە؟ بەڕاستی ئەوە کێشەی یعنی چۆن وایە عەقدت کردیە تۆ لەسەر عەقدەکە نووسراوە 6 دلار ئێستا 600 دەدەی؟ عەقدمان نەکردیا عەقد گوتی مشکلە نییە نانووسین لەسەر عەقدی بەس 300 دلاری نووسی گوتی مشکلە نییە ئەنگۆ بڕۆن خەدەماتەکە 30 دلار هەتا 6 دلاری ئەو 600 دلارە ئی چییە؟ کاکەمەران کێشەکەی ما کێشەی گەورە نییە کێشەکەی ما لە مانجی 6 دەست پێ کردیە ئەسڵەن کرێکەشماندایە مانجی 6 زۆربەی زۆری ئێستا مە بەس کێشەمان مانجی 6 و لەمە دوایە کێشەی ئاساندا چۆن؟ کەمە یارمەتیمان بدە لە خەدەمات یان لە کرێیە کارەبایەکان پێ بیتەوە سە بەستە بەڵامەش خۆ نامانێت دەمانەوێت ماوەچی چەند بکە تا کەی لە محافزە گوتی کاکە ژیانە کاسایی بووە کۆڕۆنە نەما مشکلمان نییە ئەمە دەکرێت
بەڵێ ئەمە دەیدەین هەموو شتێک دەدەین کرێش دەدەین خەدەماتیش دەدەین بەس یارمەتیماندەن بتوانین پارەکە بدەین ئێستا ئەگەر گریما سەحەمولم جێ لە ئێوە بوو لە سەدا چەند بۆ داشکانتان بۆ بکە ئێمە ینی هەم با بڵین ئێستا وەزعەکەش تاوانی داوامەکەشمە کەم بوویتەوە ڕۆژانەمە 3 ساعت کەمتر دوکان دەکەینەوە مولک تاوانی هەیە تاوانی نییە هاتو چۆ ڕابگەیندرێ بەڕای ئێوە تاوانی نییە نەخێر کاکەمەرە بەس ئەمەش تاوانمان نییە چه بکرێت دوایین پێشنیازتان چییە؟ یارمەتیمان بدەن لە خەدەمات ئەوەی کرد پێشمانە کە نەوەزعەکەدا کامەرامە خۆداوی نامانەوێت ئەو وەزع تۆزە کتابی ئەمەش تا بتوانین لە باتی ئەوەی ئەمە مانگە چکە چەند دوکانەکەی قەپات کرد لە باتی ئەوەی مانگە چکە قەپاتکەین با 3 مانجکە مقاومە بکەین دەدەنە حکوومەت چۆن بۆ پرۆژەکانی یەکەی نیشتە جێبووەکانی کرد هەمان شێوە لژنە بێ داشکاتی ئێوە لەگەڵ ئەوەن حکوومەت بێ لژنەیەک بێ ئەسەنگاندنی بۆ بکە و کرێەکە دیار حکوومەت دەکەین لیژنەی بێ هەڵسەنگاندن بکات لۆ ئێمە لۆ کرێنشینەکانی یعنی نەشیش وستێنەکە بە حتمان ئەوانش یعنی ئێستا دەبینی کە وەرە ئێستا سعات هەش قەپا دەبێەوە هەموو پابندی لەبەرەوەی ئەوەزعەکە هاتە سەر بارودۆخی تەندروستی تەواونی وەنیە ئێستاش خەدەماتەکە 600 دلارە ئەو خەدەماتە با بڕک تەسهولاتە چی بکەن زۆر باشە کەوایە ئێوە داوا دەکەن ئاخر قسەم ئەگەر بکرێ مثلەن با حکوومەتی چاپۆشی ئەو فترەیە لەوە بکاتن زەریبە کەم بکاتەوە پارەی کارەبا ئێساوەی زەختەی کە لەسەر مۆڵیە مثلەن ئەمە لەگەڵ یاندا دەلیشی باسی پارەی کارەبا دەکرێت پارەی کارەباش با ئەو فترەیە چاپۆشی لێ بکرێت ژمارێکی زۆر لە کرێچیەکان گلەیی دەکەن دەڵێن خاوەن مولک لەم دۆخە خراپەی ئابووری کە خۆیان دەڵێن هەفتەیە کە سفتاحمان نەکردووە هەمە هەمومان نییە هاوکارمان نییە یارمەتیمان نادە بۆچی؟ پێشی بەخێر بێن دوای قسە بەو جێ بە و نوعی ڕاز نییە چونکە ئەمە بە دەنگ داواکاریەکەی حکوومەتاتینە مانجی 3 هەموو دوکاندارەکان هەموو ساحەبستاندەکان هەموو چێشخانە و کافتریاکانمان عفو کردیە کرێمان وەرنەگرتێ مانجی 3 وەرمان دوو مانگ و ئەمە پابندین کرێی نادی هەولێر بدەین کە مانجێ 66,000 دلارە ئەمە داوامان ئەمە ئاردەکەمان بە کرێ گرتە لە نادی و بیناکەمان لەسەر دروست کردە پرۆژەکە بەو نوعەیە کە ماگانە دەبی ئەمە 66,000 دلاری دەکە 6 دەفتەر و 6 وەرەقە بدەین نادی هەولێر ئێستا ئێمە داوامان لە نادی هەولێر کردە بە دەنگ داواکەمە بێن کە ئێمە زمانجی 3 هەموو خەڵکەکانمان بەخشێ ئێوەژەگە بتوان ئێمە بەخشن ئەوان بەسپاسەوە جوای وەڵامی ئێمەیان داوەتەوە بەس وتویانە کاکە ئەو شتە لە دەستی ئێمە نیە شوێنی پەیوەنددار هەیە وزارەتی لاوان زۆر باشە کاک ئیبراهیم کەوای من ئەوەی تێگەیشتم یعنی تۆش کرێک لەسەر دەبێکرێت بەڵام کاکە ئەوان دەڵێن بەشێک لە دوکاندارەکان دەڵێن مەسروفی خزمەت گوزاری ئەو پارەی خزمەت گوزاری لێمان وەردەگرن یعنی سەردەمی پێش کۆڕۆنا دەبێت تەخفیزاتێک ڕاستە سەردەمی پێش کۆڕۆنایە بەس ئەوانش دەبی چاک بزانن ئەمن لەگەڵ هاتنی کۆڕۆنا 30 دوکانم چۆل بووە مەزموعەکستان دوو مەطعەمم حەب مەطعەمم ڕاوەستایە ڕاوەستایە جیمم ڕاوەستایە ینی مەوزوعەکە پەیوەندی بە شوێنێک نییە بە هەموو شوێنەکە هەموو کوردستانی گرتوێتەوە ئەمە لەگەڵ ئەوەشکە کە مانجی 5 کە داوای پارەمان لێکردنە تاکو 165 پارەیدایە مانجی 620 کەس پارەیدایە گەیشتینە مانجی 7 ئەمن ئەوە یەک لەوانەیە کە ئێستاکە مەسەلەن پارەی چیە؟ پارەی کارەبایە کە درێ کارەبات دەبڕمەگە خیلالی هەفتەی پارەی نەدەی یعنی مەشاکلمان نادی هەولێر هەموو ڕۆژ تەلەفۆنمان لۆ دەکە داوای پارەی دەکات باشە بەس پێم بڵێ تۆ پێم بڵێ کاک ئیبراهیم ئەی ناکرێ ئەوان دەڵێن بۆ هەر دوکانێک بڵێن ڕێژەیەک پارەیە بۆ نمونە 100 دلار با بڵێن 100 دلار ناکرێ ئێوە بیکەن بە 80 بیکەن بە 70 ئەمە پێمان گوتینە کاکە ئەو خزمەت گوزاریەکە ئەمە پێشکەشین گوێ دەکەین مانجە بای 22 دەفتەریە ئەوەی ئەنگۆ ئەو ڕەدەنەمە 13 دەفتەرە ئەمە زۆرمان زێرە لەگەڵ ئەوەش ئەنگۆ بەس خزمەت ینی مانگانە تۆ زەرەرتە بەڵێ ئەمە پێمان گوتنە کاکە بەس خزمەت گوزاریەکەمان دەنێ کرێمان مەدەنێت چاوەڕێ دەکەین حکومەت چی قراردا باشە یەک دقە ئەگەر کرێچی زەرەری بێ ئەگەر خاوەن مولک زەرەری بێ چێ قازانز دەکە هەمومان زەرەرمانە ئەمە بەس لەگەڵ ئەوەش پێم گوتینە
ئەمن لە مانجی نهایەتی مانج 25 بە هەموو دوکاندارەکانم بان کرد تێرکوانە کاکە ئەمە پێم باشە مۆڵەکەی قەپاتکەین نە ئەمە کرێم دەوێت نە خەدەماتم دەوێتن نان گۆشت داوام لێ بکەن مۆڵەکەی بکەین باشە بەڵام پلانی بی باشتر نییە حکوومەت بێ بڕیاری کۆتایی لەسەر کاکەمە ڕازین ئەمە لەو ڕۆژە دکتۆر فرستم لە تەلڤیزیۆنی دیت کە داواکارێکی بەرز کردوێتەوە بۆ پەرلەمان هەرچی ئەوان داوا دەکەن ئەمە ڕازین بەس ئەوەی کەوای ئێوەش وەکو خاوەن مڵک ڕازین حکوومەت کاکەمەوەکی باریکترە ئەمە ڕازین بەس ئەوەی لەسەر منە دەبی بالمقابل لەسەر نادێ و لێریش زۆر باشە ئەمە خاوەن مڵکێکە لە سنتەری شاری هەولێر کە خاوەن پرۆژەیەکی گەورەیە یەکێک لە پرۆژە ناودارەکانە دەڵێ من ئامادەم لژنەیەک بێ لەلایەن حکوومەتەوە لە هەر شوێنێک دێ بابێ بەس بە ناوی حکوومەت چ بڕیارێکیدا ئێمە پابەند دەبین کەوایە کرێی داوای هاتنی حکوومەت دەکا و خاوەن پرۆژەش دەڵێ کاکە بە حکوومەت بێ تۆپەکە لای حکوومەتە هەر کاتێ حکوومەت بڕیار بدە هەردوو لە پابەند کامەرە لەگەڵ ئەوژەمە پێم ئاگوتن کاکە مەهێلن ئەم بە بمرین چووکە ئەگەر ئەنگۆ یارمەتیمان نەدەنەوە حکوومەت ئەمەی دەگوژێنەوە کە کارەبای لەمە بڕی کە سکورتی لە بۆ نەناردە کاکەوانە هەموو کە سوکاری بنە دوکاندارەکان ئەمە حەز ناکەین زەرێ بکەن ئەمە لەگەڵەوەینە حکومە شتێکی بکە ئەوانیش ڕازی بن ئەمەش ڕازی بین. کێشێکی گەورەی خاوەن مڵک و کرێچیەکان هەیە خۆت دەزانی کۆرۆنە کێشەی دروست کردووە ئێستا ئێمە لە پرۆژەیەک هاتووی خاوەن مڵکەکە کارەبای بڕیوە لەسەر دوکاندارەکان لەبەر ئەوەی دوکاندارەکان دەڵێن ئێمە کرێمان پێ نادرێت ئێوە کۆنجومەنی پارێزگای هەولێر یعنی ئێوە نوێنەری خەڵکی کوردستانن خەڵکی هەولێرن چی دەکەن بۆ ئەمە هەر تەمەشای دیمەنەکە دەکەن یان بڕیارێک دەردەکەن سەبارەت بەم کێشەیە زۆر سپاس کاک کامەران بەدڵنیاییەوە ئێمە ئەنجومان نوێنەرایەتی خەڵک دەکەین لە هەمان کاتدا نوێنەری خاوەن مڵکەکان و خاوەن دوکاندارەکانیشین کۆرۆنا تەنها کێشەی لە کرێ و کرێتی دروست نەکردیە کۆرۆنا بازنەی ئابووری ڕاگرتیە بازنەی ئابووری شواتە ژیان تقریبان ڕاوەستاوە لە زۆر سێکتەرەکان ئەم کێشانە هەیە سێکتەری کرێی خانوبەرە ئەوەی ئێستا جەناب باسی دەکەی ئەو مۆڵانە کە ئێستا خاوەن دوکانەکان کرێیەکی زۆر دەدەن کرێی خزمەتگوزاریەکی زۆر دەدەن سەرباری ئەوەی دوکانەکانیان کڕیە بەس بە شێوازێک لە شێوازەکان دەدۆشرێن بۆ ئێوە ئاگادارن بەڵێ لە زۆر شوێندا کێشە بە غێر مەباشر گەیشتۆتەمە بەڵام ئێمە لیزانەکانمان سەس کردیتەوە لە بەربوونی کۆرۆنا نەمانویستێ زۆر بچینە ناو خەڵک بەڵام بە زۆر کەناڵ دەگا یەک لەو کەناڵانە بەرنمەکەی جەنابتەکە دائیمان فۆکەس دەکاتە سەر کێشە ئەنوکەیەکان ئەو کێشەیە ئێمە لەگەڵ ئەوەین دەبێت خاوەن مڵکەکانیش ئەوانەی بە تایبەتی خزمەتگوزاری مۆڵەکان دەبێت دابەزێنن ناکرێ بە هەمان شێوە بە هەمان سیستەم خزمەتگوزاری چکە بازارەکە نەمایە اقتصاد نەمایە ینی بەجددی زەبوونیان نەمایە هاوشێوەی ئەو با بڵێن شارانەی کە لەلێن پارێزگای هەولێر لیژنەیەک دابەزینی کرد لەسەر کرێیەکان دەبێت بە هەمان شێوە ئەو لیژنەیە تەکلیف بکەینەوە دیاراوان یاسایەکیان لە بەردەستە خۆی مافی بڕیاردان مافی ئەنجومەنی پارێزگایە بە پێی یاسایی ژمارە سێ بە پێی مادەی پێنجەم بەڵام لەبەر ئەوەی باری ناهەموارە باری تەواڕێە بۆیە دیارە پارێزگای هەولێر بە پێی یاسایی وەزارەتی ناوخۆ لیژنەیەکی دروست کرد بوو بۆ شارەکان دەبێت ئەو لیژنەیە هەمان ئیشی مۆڵەکانیش بکە و بازارەکانیش بکە باشە پێشتر قسەی زۆر کرابوو لەسەر ئەوەی پێشتر قسەی زۆر کرا لەسەر ئەوەی کرێ کەم بکرێتەوە تەمەن ئابووری کوردستانیش پێویستی بە کەمکردنەوەی کرێ هەیە خاوەن مۆڵک دەڵێ ئێمە چاوەڕێی بڕیاری حکوومەتی کرێکی دەڵێ حکوومەت نێتە سەر هێڵ دۆخەکە خراپ دەبێت بەپێی ئەو یاسایی کە یاسای پارێزگاکانی هەرێمی کوردستان عێراقا لە 2009 دەرچووە دەستەڵاتی ئێوە بڕیار بدەن خۆشەر نییە حکوومەت پێڕاوگە لەسەر بڕیاردان بۆ ئێوە وەکو ئەنجومەنی پارێزگا بڕیارێک دەرناکەن کاکە هاوشەوەی موچە لە سەدا ئەوەندە دەبێت خاوەن مڵکەکان کریان کەمکەنەوە بەڵێ بەدڵنیاییەوە بەپێی مادەی پێنجەم ئەو یاسایە ئێمە دەسەڵاتی بڕیاردانمان هەیە بۆ ڕێخستنەوەی کاروباری کارژێڕی و دارایی لە سنووری پارێزگای هەولێردا لە سنووری پارێزگادا بۆ ئەوەی بتوانین سەرپەرشتی بکەین ئەمە بەپێی ئەو یاسایە کاری ئێمەی ئەنجومەنە بەڵام لە هەمان کاتدا کۆمەڵێک یاسایتر هەن لەو هەرێمی کوردستانە کە یاسای وەزارەتەکانە دژ بۆ یاسای ئێمەیە ئەوانیش مافی تایبەتی خۆیان هەیە بۆ ڕێخستنەوە باشە بەس چی دەکەن بۆ نمونە ئەگەر یاسا دژە یاسا بێ بۆ نمونە خاوەن مڵک دەڵێ کاکە حکوومەت
با بڕیار دەربکە کرێچی دەڵێ با بڕیار دەربکە ئەو بڕیارە کەی دەردەکرێ ئایا پاش چابوونی دۆخەکە دەوەستن یان دەبێت لە ناو دۆخەکە بڕیارێک بدرێت بە تاکید دەبێت لە ناو دۆخەکە و بڕیارە هەبێ و ئێستاش بە پەلە کاری لەسەر بکەین و ئێمە لە دوای بەرنامەی بەڕێستان پێشنیاری خۆمان دەدەینە ئەنجومەنی وەزیران چکە ئەم کێشەیەکی هەرێمایەتیە تەنها پارێزگای هەولێر نییە لە سنووری قەزایەکان و پارێزگاکان ئەم کێشەیە هەمان کێشە هەیە بۆیە پێشنیاری خۆمان بە پەلە دەخینە بەردەستی ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی بڕیارەکە لەوێوە دەربچی ئێمە ئەو کێشەیەکەوە ئێمە بۆ بڕیارمان نەداوە بۆ بە پەلە لەسەر ئەو بابەتانە لە نێوان خاوەن مڵک و باڵێن ئەو کرێتیە یاخود ئەو دوکاندارە گرێبەستێکیان هەیە بۆ پێدانی ئەو خزمەت گوزاریە ئەو گرێبەستیا لە محکەمە دەبێتە ڕێگر لە بڕیارەکان بەڵام گرێبەستەکە لە دۆخێک بووە ئابووری لەبار بوو بەڵام ئێستا ئابووری گۆڕاوە بە بۆچوونی ئێوە خۆتان دەڵێن داوە لە خاوەن مڵکەکان دەکەن داشکاندن بکرێت لە سەدا چەند داشکاندنی بۆ بکە ئێمە یعنی دەڵێن چۆن حکوومەت لە موچە لە کاتی خۆشی پاشەکەوتی موچە خاوەن دوکانەکان هاوکاری هاوڵاتیانیان کرد لە کاتی خۆیدا لە ئێستاشدا حکوومەت لەبەرەوەی 121 لە با بڵێن لە موچە و لە پارەی با بڵێن تەشغیلی کەم کردوتەوە دەبێت بە هەمان شێوە هیچ ینی لە 125 خاوەن مڵکەکانیش یان داشکاندن بۆ هاوڵاتیان بکەن بە تایبەتی لە مارکێتەکان و لە مۆڵە گەورەکان چکە دەزانین ئێستا زەبائینی مۆڵە گەورەکان سفر بووە بە تایبەتی ئەوانەی جوانکاری و ئەو شتانە دەفرۆشن بەرەوەی اقتصاد ڕاوەستایە کەس زۆر بە کەمی دەبینێ خەڵک بچیت جلو بەر خەڵک پارەشی هەبێ بەکاری نانێ نەخێر لەبەرەوەی اقتصاد ڕاوەستایە چی نایێتەوە جێ بۆیە بازارەکە ڕاوەستای بۆیە پێویست دەکا ئەو کرێ خزمەت گوزاریانش بە پەلەکاری لەسەر بکەین و دابەزین. بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە نێو جیهاندا و بە تایبەت لە کوردستان کێشێکی گەورەی لە نێوان کرێچی و خاوەن مڵکەکان دروست کردووە بۆیەش بەشێکی زۆر لە کاسبکاران دەڵێن ماوەیەکی زۆرە بێکارین ناتوانین کرێیەکانمان بدەین خاوەن پرۆژەکانیش دەڵێن ئێمە تا ڕادەیەک هاوکاریمان کردوون بەڵام ناتوانین لەوە زیاتر هاوکاریان بکەین کاسبکارەکان دەڵێن دۆخەکە بەم شێوەیە ناتوانێت بەردەوام بێت پێویستە حکوومەت بێتە سەرهێڵ و بڕیاری خۆی بدات بەوەی کە دەبێ هاوشێوەی موچەی فەرمانبەران کرێی دوکانەکانیش کەم بکرێتەوە بە پێچەوانەوە بازار بە تەواوەتی دەوەستێ و کێشە لە نێوان کرێچی و خاوەن مولک گەورەتر دەبێت ئەنجومەنی پارێزگای هەولێر دەڵێ ئێمەش لەگەڵ ئەوەین کرێکەم بکرێتەوە و هەوڵی ئەوەش دەدەین کرێکەم بکرێتەوە و داوا لە خاوەن مولکەکانیش دەکەین کرێکەم بکەنەوە بە پێچەوانەوە ئەوان لەسەر هێڵ دەبن و هەوڵ دەدەن کێشەکە یەکلایی بێتەوە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست بێت.